سەرکۆ سەحربانیتان باش دیارە شارباژێر ئەمڕۆ بە شێوەیەکی ئەتوانم بڵێم زۆر جوان دەرەکەوێت و جوانترین کاتەکانەتی لە وەرزی بەهاردا، چونکە هەموو شوێنێکی شارباژێر سەوز دەکاتەوە و دیمەنێکیەوەنە دڵگیری هەیە، تەنانەت ئەگەر بە ئۆتۆمبیلیش لێرەوە هاتوچۆ بکەیت بە هەر شوێنێکا بڕۆی چێژ لەم دیمەنە جوانانەی وەرزی بەهارە بینیت کە لێرە لە ناوچەی شارباژێر دەیبینیت. لێرە هەموو شوێنێک سەوزە، یعنی ئێستا جوانترین ساتەکانی وەرزی بەهارە، ئەو خێزانانەی کە بۆ سەیران هاتوون چێژی لێبینن، ئەوانەشی کە هاتوون هەر گەشتێک بکەن بە ناوچەی شارباژێر لە ناو ئۆتۆمبیلەکانیانە هەر چێژی لێبینن و بۆ بە بڵێن ئامادەکاریان ئەو خێزانانەی کە پێشتر سەیری کەشوهەوایان کردووە بەشێکی زۆریان خێمەیان لەگەڵ خۆیان هێناوە بۆەوەی ئەگەر بارانبارین کەشوهاکەی لێ تێگانیان ڕێگر بوو لەوەی کە با بڵێن بۆ چەند ساتێک نەتوانن لە دەرەوە بن خێمان هێناوەیان لە ناو ئۆتۆمبیلەکانیان ئەمێننەوە، بەڵام ئەوان دەیانەوێت چێژ لە یەکەمین هەینی وەربگرن کە کەشوهاکەی خۆشترە بە بەراورد بە چەند هەینی ڕابردوو لە دوای جژنی نەورۆزەوە کە ساڵانەیە ئێمە دەمانبینی لە دوای 23 واتە 21 هەموو ساڵێک بە شێوەیەکی گشتی بە هەزاران خێزان ڕویان لە ناوچە گەشتیاریەکان و قەرەداغ و شارباژێر و دوکان و شوێنە جیاوازەکان و ناوچەی هەورامانە کرد، بەڵام لە دوو هەفتەی ڕابردوودا باران بە شێوەیەکی گشتی ڕێگر بوو و شەپۆلی بەهێزی بارانبارینە و ناوچانەی بە شێوەیەکی گشتی گرتەوە. کاریگەریەکانی بارانبارین لێرە لەم دیمەنە سەوزایەمە بینین کە خەڵک لە تا چەند هەفتەی داهاتوو ئەگەر بێنە ناوچەی شارباژێر یان ناوچەکانی دیکە دەتوانن چێژ لەم دیمەنە جوانانەی شارباژێر ببینن و تا چەند هەفتەیەکی دیکە چاوەڕوان دەکرێت ناوچەی شارباژێر و دوکان قەرەداغ بە شێوەیەکی گشتی ناوچەی هەورامان بەم شێوەیە سەوز و جوان بێواتە خەڵک دەتوانێت تا چەند هەفتەیەکی دیکەش بێنە ئەم ناوچانە. بەڵام ئەوەی کە گرنگە بۆەوەی بتوانین خۆمان وەکو هاوڵاتی و ئەو کەسانەی دیکەشی وەکو هاوڵاتی و وەکو سەیرانکەر کە دێنە ئەم ناوچانە ژینگەی ئەم ناوچانە وەکو خۆی بهێڵنەوە و لە دوای خۆیان ئەو پاشەڕۆیانەیانە و کەرەسانەی کە ئەمێنێتەوە بیخەنە ناوە و زەرف و عەلاگانەی کاپیانە و لە شوێنێکی دیاریکراودا دای بنێن و بابەتێکی تریش کە ئەمێ ئاماژەی پێ بکەم کە دێن ئەم ناوچانە کە ڕێژێکی زۆری داری تێدا دار نەبڕنەوە بۆ ئەوەی ژینگەی ناوچەکە نەشێوێت و تێک نەچێت، چونکە وەک دەزانین ئەم ناوچانە ناوچەیەکی سروشتی جوانن کە خوای گەورە بە کوردستانی بەخشیوە، بۆی بتوانین لە وەرزی بەهاردا هەمومان چێژ لەم دیمەنە جوانانەی ناوچە جیاوازەکانی کوردستان وەربگرین دەبێت ژینگەکەی نەشێوێنین و ژینگە پارێزانیش هەمیشەم ڕستانە دووبارە ئەکەنەوە کە پێویستە هەر خێزانێک دەچێت هەر ناوچەیەکی گەشتیاری ژینگەی ناوچەکە بپارێزێت لە دوای خۆیان عەلاگە و با بڵێن ئەو کەرەستانەی کە ئەمێنێتەوە لە خۆیان زیادە دوای خۆیان جێ نەهێڵن و کۆی بکەنەوە لە شوێنێکی دیاریکراودا دای بنێن بەوەی تیمەکانی ژینگە پارێز دواتر بێن لە چەند شوێنێکدا ئەم پاشەڕۆیانە کۆ بکەنەوە و لەو شوێنێکە خۆیان مەبەستیانە فڕێ بدەن بۆەوەی ژینگەی ناوچەکە نەشێوێت. دەتوانم بڵێم چاوەڕوان دەکرێت لە دوای نیوەڕۆ کە کەشوهاکە خۆشترە بێت ڕێژێکی زۆری سەیرانکەران دێنە ئەم ناوچەیە و قەرەباڵغی زیاتر دەرەکەوێت. دەستەکانت خۆش بێ باس بێگومان لەگەڵەوەی کە ژینگەکە زۆر سەوز و جوانە، بەڵام ئەوەی کە ئێمە لە دیمەنەکانە ئەیبینین ڕێگاکە قوڕە، هیوادارین کە خەڵک ئەچێ بۆ خۆشی دوای لێ نەبێ بە ناخۆشی. هەندێک ئۆتۆمبیل هەیە بۆ شەقامانە یاخود بۆ جادانەیان ڵێن ئەمە دەشت و دەرە گڵە، هیوادارین ئەگەر نەیتوانی بیبان نەیبات بۆی تووشی چەقین یاخود گرفتی بۆ دروست نەبێ، هیوادارین هەموو خەڵک لە خۆشییا بێت. دووبارە سپاس بۆ تۆ کاکە ڕێباز کە لەگەڵمانە بووی.